لەسەر دۆخی کۆڵبەران مەبەستمانە گفتوگۆی زیاتر بکەین بە میوانداری بەڕێز دکتۆر خالید تەوەکولی مامۆستای زانکۆ کە بەڕێزیان لە ڕێگەی سکایپەوە لە سەقزەوە لەگەڵمان دەبن. دکتۆرم کاتتان باش، گەلێک سوپاس بۆ ئەوەی ئامادەن لەگەڵمان. بەوە دەست پێەکەین کە سەرڕای بەڵێنەکانی حکوومەت بۆ ڕێخستنەوەی کاری کۆڵبەران، بەڵام دەبینین هێشتا کۆڵبەران دەبنە قوربانی. بۆچی؟ وڵا هۆکاری زۆری هەیە، بەشێک لە هۆکارەکانیەوە بۆ ئەو باندۆخە کە ئێستا لە ڕێژەی لە ناو پارێزەران زیاتر لە تاوی پارێزەکان بێکاری هەیە. لە هەمان کاتیشا ئێمە ئەبینین کە پارێزگای کوردستان بە نسبەتی ناوچەکان بەنسبەتی وەختی ئێژین تەواو هەیە بۆ ڕۆژێکە گرانتر ئەبێت ئەو کەلوپەلێک کە پێداویستی ئەبێ دابینی بۆ ژیانی خۆیان بۆ لە هەمان کاتیشا معنایەکی چی هەیەتەوە بەڵێ تەواهم یعنی مالیات نادیات لە چی لە چی هەجا ئەمە وەزعیەتی کوردستانی لەباریان وەختێک بێکاری زۆر بێت لاوەکان دوای چەند هۆکارێکیان دەست پێوەکیشەی لە ناو شارەکانەوە بتوانن بە ئەمنیەت و ئاسایش شارەکانی خۆیان ئەنجام ناچارن لە ڕووی ناچاریەوە کۆڵبەری زۆر ناکە. باشە دکتۆر خالید، بەڵام کۆڵبەری کارێکی ئەوەندە گرانە کە هاوڵاتیان خاوەنی ژیانی خۆیانین کاتێ دەستیان ناوەتەوە ئیشە هەمیشە دەبنە قوربانی. بۆچی هاوڵاتیان ڕووناکەنە کارێکی دیکە ئەوەندە گیانی خۆیان دەکەنە قوربانی لەو کارەدا؟ کارێکی تر نییە یا زۆر کەمە، بەشێکی زۆر لە لاوەکان کارەکانی هێران کارەکەن دەگرێەوە بۆ نازانیم هەر شوێک بۆ ئەسپان لە لایەکی تریشە بەشێک لە لاوەکانە چن بۆ وڵاتانی ڕۆژاوە بۆ ئەندەران لەوێ کارەکەن، بەڵام هیچ کارێک وجودی وەختی هیچ کارێک نەبوو ئەو لاوانە چ لێ سەربار بۆ بنەماڵەکەیان وەختێک داهاتێکیان لە ناو شارەکان ئەفسوڕەنەوە دەگەڕێتەوە بۆ ئەو خەریک استفادەکان لە ئەم وەزعیەتەکە. بەڵێ زۆرێکە ئەو بەرهەمانەکە دکتۆر سوپاس بۆ ئەوەی کە ئامادە بووی لەگەڵمان. دەمانویست گفتوگۆی زیاتر بکەین بەڵام دەنگی بەڕێستان بەباشی ناگاتە ئێمە، بۆیە زۆر بەڕێز دکتۆر خالید تەوەکولی مامۆستای زانکۆ لە سەقزەوە سوپاس کە لەگەڵمان بوویت.